دەوترێت ژینگەی تەندروست واتە مرۆڤی تەندروست لە ئێستادا کە لە وەرزی بەهار و گەشت و سەیران نزیک دەبینەوە هاوڵاتیان بۆ دوورکەوتنەوە لە جەنجاڵیەکانی ژیان و وەرگرتنی ساتێک پشوو وەک نەریتی ساڵانیان ڕوو لە شوێن و ناوچە گەشتیاریەکان دەکەن. ژینگە دۆستان پێیان وایە هەر سروشتێک دەستی مرۆڤی پێ بگات ئەگەری پیسبوونی لەسەرا، بۆیە بە پێویستی دەزانن هۆشیاری ژینگەی لای هاوڵاتیان دروست بکرێت، حکوومەتیش هەوڵەکانی بخاتە گەڕ لە پێناو پاراستنی ژینگە و ڕووەک و دارستانەکانی کوردستان. سیاسەتێکی ژینگەی چاک پیادە بکەین ئەبێ ژینگەیەکی سیاسی باشمان هەبێ. سەرۆکی دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمیش دەڵێت 2013 دوا ساڵ بووە کە تیایدا بودجەیەک بۆ ژینگە تەرخان کراوە، تا ئێستا ڕوون نییە دوای 7 ساڵ کەی حکوومەتی هەرێم بودجەی دیکە بۆ کاروباری ژینگە دابین دەکات. یەکێک لە گرفتەکانی کە ڕوبەڕووی تەواوی وەزارەتەکان دەبێتەوە لە هەرێمی کوردستاندا بە ژینگەشەوە ئەوەیەکە ئێمە لە ساڵی 2013 دوا ساڵ بووە کە بودجەمان هەبووە، واتە لە 2014 تا ئێستا نەبووە، کە نەبووە وەکو چۆن لە نەبوونی بودجەدا حکوومەتی عێراقی 1 لەسەر 12 سرف دەکا مانەوەیە بەرچاوڕوونی نابێ. بۆیە ئەو پرسیارێکی زۆر وردە. ئێمەش لە دەستەی ژینگەدا ئەم ساڵ ئومێدمان وایە کە وەزارەتی پلاندانان و وەزارەتی دارایی دەستەی ئێمە و تەواوی وەزارەتەکانیشی بان کردووە کە پێداویستەکانی خۆمانم پێگوتووە بودجەی دیاریکراوی بۆ خەمڵاندوین لە حاڵەتی ڕێککەوتن لەگەڵ بەغا بودجەمان باشتر دەبێت، لە حاڵەتی ڕێکنەکەوتن بێگومان هەر دەبێ بەڵام کەمتر دەبێت. بەڕێوەبەری هۆشیاری و ڕاگەیاندنی دەستەی پاراستن و چاکردنی ژینگەش دەڵێت لەم ساڵدا تیمەکانمان بە مەیدانی سەردانی گەشتیاران دەکەن و ڕێنماییان پێدەدەن. لەبارەی ڕێنماییەکانیشەوە دەڵێت لە ڕابردوودا کەمپینێکمان هەبووە و تا ئێستاش بەردەوامە. لەو ڕێەوە هاوڵاتیان لە نەسووتاندنی تایە و فرێنەدانی ماددە پلاستیکیەکان هۆشیار دەکەینەوە. تیمەکانمان ڕاستەوخۆ سەردانی گەشتیاران دەکەن بە مەیدانیان هەم ڕێنمایی ژینگەی یانەکەن هەمیش شتەکانی تریان پێدن. ئەوە پێمان وا میکانیزمێکی زۆر باشە. لە هەمان کاتدا کەمپینێکمان هەبوو بۆ ئەوەی کە تاوکم بڕۆ و کەمپینەمان ئیشەکات ئەو هەڵبەتەمان کاری لەسەرەکە لەسەر مەسەلەی تا نەسووتاندن بوو و ماددە پلاستیکیەکان بە هیچ جۆرێک ئاکرد نەکرێتەوە، چونکە بەڕاستیەوە زۆر زیان بەخشی هەیە، زیانەکەشی ڕاستەوخۆ بۆ سەر تەندروستی مرۆڤ هەیە. ئێمە پرۆژێکی ترمان هەیە سەبارەت ڕێنماییکردنی گەشتیارانی ئێمە چۆن گەشتێکی هەم ژینگەی هەم سەلامەتی خۆیان دەکەن. هاوڵاتیانی ئێمە لە هیچ بۆنێکدا ناکرێ ئەو ماددە پلاستیکە ناخۆ تایە بستێنین، چونکی زیانی ڕاستەوخۆی بۆ تەندروستی مرۆڤ هەیە و بۆ ژینگە هەیە. بابەتێکی تر ئەگەر خانەوادەیەکی بەڕێز کە چەندە چێژ لە گەشتێک وەردەگرا گەشتێکی خێزانیە دوو ئەوەندە ئەرکێتی بەڕاستی کە کاتێک دەچێت بۆ شوێنێک پاشماوەکەی بێنێتەوە، چونکی ئەو پاشماوەیە بۆ کارە بۆ پیسبوونی هەموو جۆرە بەشەکانی ژینگە. ساڵانە لەگەڵ هاتنی نەورۆز و وەرزی بەهاردا ژینگە و سروشتی کوردستان دەکەوێتە بەرمەترسی پیسبوون و لە ناوچوون. ئەمەش بەهۆی زۆری ژمارەی گەشتیاران و دروستکردنی قەرباڵغێکی زۆر لەسەر شوێنە گەشتیاریەکان. خەمخۆرانی ژینگەش داوا دەکەن ئەرکی پاراستنی ژینگە و خاوێن ڕاگررتنی بە یەکسانی لە نێوانی هاوڵاتیان و حکوومەتدا دابەش بکرێت. جا بە هۆشیارکردنەوە و لە ئەستۆگرتنی بەرپرسیارەتی بێت یاخود بە چاودێری و دابینکردنی بودجەی پێویست بۆ ئەو ئەرکە گرینگە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.